سەرۆک بارزانی سوپاسی یەکریزی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکات و بە دەستکەوتێکی مێژووی بۆ گەلی کوردستان ناوی دەبات. سەرۆک مەسعود بارزانی پەیامێکی لەبارەی متمانە نەدان بە محەممەد تۆفیق عەلاوی بۆ پێکەنانی کابینەکەی بڵاو کردەوە و ڕایگەیاند پڕ بەدڵ سوپاسی هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکەم کە سەرباری بوونی بۆچوونی جیاوازی سیاسی بەڵام لە بابەتی پێدان و پێنەدانی متمانە بە حکوومەتی تازەی عێراق یەکڕیز بوون. ئەم یەکەڵوێستیە دەستکەوتێکی مێژوویە بۆ گەلی کوردستان و جێگەی پێزانینە. سەرۆک بارزانی ئاماژە بەوەش دەکات هاوتەری بیش سوپاسی هەموو ئەو هێزە سیاسیە نیشتیمان پەروەرانەی عێراق دەکەم کە بە یەکەڵوێستی ڕاست و منتقی خۆیان ڕێگریان کردلەوەی قەیرانەکانی عێراق هێندەی تور قڕوبوو بنەوە و عێراق بەڕەو کارەسات بڕوات. ڕاشی دەگەێنێت ئەم هەڵوێستەیان ڕێزگرتن بوو لە بنەماکانی دیموکراسی و هەروەها ڕەچاوکردنی ویستی هەموو پێکاتەکانی عێراق بوو بۆ ڕاستەڕێکردنی پرۆسەی سیاسی. لە دوای ئەمە عێراق کەوتوتە بەردەم قۆناغێکی نوێ کە تێیدا دەکرێت دەرفەت بۆ جێبەجێکردنی داوەڕاوەکانی خۆپیشاندەران بڕەخسێت و زەمینەش بۆ سازانێکی گشتگیری نیشتیمانی و لە یەک نزیک بوونەوەی لایەنەکان فراهەم ببێت.